مناخان الو شلوني مناخان باشي؟ باش عزيزان والله باش اخبارك صحتك؟ والله باش ما تشوني؟ والله الاخبار بزيادة وما ينو لقر برسي كوتا ولقر نماني كرسي كوتا وخليك او بس مرزمين دبيني ذا السوشيال ميديا. اي باشا خو الدنيا خراب والنية وقتي بين 6 لا دقائق. والله لا والله بلان بس خلق باب بزانيتن نماني كوتاش واتا نماني بيك وجيانا. أنا بو يعني مناخان يعني الدنيا خراب وكرسي تاني ورجيرا ومزار بس صد كرسي خود ايما باشر ازاني كبيكات كان هیچ مافێکی نێوانی دەستەبەر بکاتە لەبەرەوەی ما فەکاتە چۆن مافتان بە ویژدان بی ئەمن خۆ تخوا مناخان ئەمە ڕەخنەگری ئەو دەسەڵاتەیمە بەس بە ویژدان برێ ئەو مافانەی تورکمان و ئاشووری و ئەرمەن لە کوردستان هەیتی لە هەموو منتیقەی نیتان یعنی هەندە شتێ بە ویژدان بی بە ویژدان ئەوەی ئەنگۆ هەیتان تورکمان لە کوردستان کورد لە بۆ 20 ملیۆن بابە خۆ مافەر هەر زمە مناخان ماف هەر کورسی نییە ئەنگۆ بەس خەمی کورسەکەتان ئەنگۆ بۆتان هەیە حزبتان هەبی لە ڕووی یاساییەوە ئەگەر لە ڕووی بەرپرسیارەتیەوە زیاتر مەوزوعەکەی باس بکەیت تۆ نوێنەر نەبی لە پەرلەمانی کوردستان لە 92 کە ئێمە نوێنەرمان نەبووە فەرموو کورسی کۆتامان بۆ دیاری نەکرا ئەگەر نوێنەرمان هەبایە ئەو وەختە دیفاع لە خۆمان دەکرد ئێستا نوێنەرمان نەبیتن کوێ دیفاع لە ئێمە دەکاتن باشە مناخان تاوی لەو یازدە کورسیە بوو دەوی هاوسەنجی دەپارێزیتم بەو یازدە کورسیەی مناخان با پرسیارەکە لێ بکەم ناوەڵە من با پرسیارەکی دەکەم باشم پرسیار دەکەم لە لێدوانەکانی کاک لوقمانم بینی دەڵێ ئێمە لەگەر ئەوە دایناکەوە لە لیستەکەی خۆمان جێگای پێکاتەکان و ئەوانە دەیکەینەوە باشە ئەدی ئەوە دەستێوەردان نییە ئەدیەوەش بەزەقی ناتێتە ناو لیستەکان کەەوە ئەوە لە لیستی پارتی بی یاخود لە لیستی یەکێتی بدە لە هەر لیستەکاتن مناخان ئەم با پرسیارێک لێ بکەم با لێم گەڕێ ئەو جارەی وەک جارەکەی تر زۆر مەجارمدا ئەم پرسیارە لێ بکەم ئەتوناڵێ پێکاتەکان باشە 50 تورکمان لە سیویەکی ئاب کوژرا قەت ڕۆژێک ئەو قەزیەت ئیسارە کردیە لە پەرلەمان يعني بنمونا بيسي قادر ايما لبرلمان بينس كاسين جاري حقي بروزمان نبو تدقي ايما دو شون ندبو يا قادر ايوا عندك لسان عقدا بينا ايما دو برياري قلت الخوانا كان ما ذكر لبرلماني كردستان هر زوري فراكسيونا كان بايكوت ياكر برا وتريت وكتب ريارك كرد جيبوا برياري روزا ما جري تركماني ما نقدر كر قلت انا ما قبول ما كاين قلت ڕۆژنامەگەری تورکمانی بێ ڕۆژێکمان دیاری کرد بە ڕۆژی کولتوری خوێندنی زمانی تورکمانی ئەویچیان قبولیان نەکرد بە حاڵەت نیسابی قانونیمان تەواو کردەوە برا قەیناکە خۆ تو پرۆژە تەقدیم دەکەی دیفاع دەکەی خۆ کورد لە باکوور 50 پرۆژەی تەقدیم دەکا و هیچ نەجاعەت ناینی بەس قسە دەکا ئەگەر یەک کەسیش بی تیرۆر دەکرێت هەر دەستەوە دەرێ و زمانی من زمانی کوردیە قسە دەکا و دەریشی دەکەن قسەش دەکا ئێمە لە هەرێمی کوردستان خیانەتمان نەکردەوە یعنی ئەو کوردانە خیانەتیان کردیە مناخان داڵێم ئەوانەی خیانەتیان کردی ئەوانەی کە ئەمە دیفاع لە قەزیە ئاخر چێ یعنی ئینسان خۆمان هیچ گومانمان نەبووە ئێمە لە چوارچێوەی دامەزراوەکانی هەرێمی کوردستان ئەوانش بە پێی یاسا قسە دەکەن مناخان یعنی ئەو پێویستە نانە چۆن ئەتۆ ئەگەر دیفاع لە حقوقی تورکمان دەکەی دەبی دیفاع لە قەومیەتی خۆم دەکەم لە قەزیەی خۆی دەکەم بووە بەس ئەمن لەگەتەوەی خۆم دەکەم بەس مناخان ئینسانێک ئازادی خوازوی دیفاع لە ئینسانیەت دەکە لە سەروی قەومیەتەوە هەموو شێوەدە من کە وەکو یاسەناسایەک باشە تو ڕێت چییە لەسەر خەباتی کورد لە باکوور هەر ساکێکی کوردستانی من دیفاع دەکەم قەدر بەڵام بەڕاستی ئەو نەمانیە بە بریاری دادگای فیدرال و سیاسی و بریارێکی نادەستوری ئەو پێکاتەکانی بەڕاستی دنیان شکا و ئەمە ئەو لاینە هەر لاینێک نەکتەنها لاینێک بڵێن چێتی بۆ شەرمەوە دەڵێن بۆ شەرڵی خۆش بیتن بە بریاری دادگای فیدرال لە مێژوودا پەشیمان دەبێت باشە مناخان یەک دقەتخوا ئەمنی تو خەڵکی هەولێرێن لە هەولێرێ بە 100,000 تورکمان هەیە وایە نا باشە لۆ دەترسێن لە کورسی بەدەست بینن یعنی لۆ لە دەبی بە پارانەوە بە کوت ئەی چییە سیقەتان بە خۆ نییە بتوانن کورسی بن خۆی بگاتن ئەمە لەوەی دەترسین
ئێمڕۆ بەبێ ئاگاداری پێکاتەکان حزبێکی دیاری کراو دەستێوەردانی کاری پێکاتەکان دەکات بەبێ ئاگاداری ئێمە هەموو شتێک بریار دەگەن ئەوەی حەقیان نییە هیچ حزبێکی سیاسی کوردی تدخلی ئوموری پێکاتەکان بکەن ئەمە ترسمان لەوەیە ئەوان لە زیاتی ئێمە بریار دەدەن ئەوان خاوەنی ئیرادەی پێکاتەکان دەکەن ئەوان لە زیاتی ئێمە سکاڵە تۆمار دەکەن ئەمە ترسمان لەوەیە دەستێوەردانێکی مێژووی بێتە ناو بەس باشە موناخان ئەوەی ئەو تەجروبەی لە کوردستان هەیە کە پەس لە کوردستان هەیە کە ئەوها بە 200 دەنجی ببنە پەرلەمانتار لە هیچ دنیا نیە ئەنگۆ ئەگە سیقەتان بەخۆ هێلۆ دەترسێن بڕۆن ناو خەڵک ئیش بکەن بەبێ پارتی دەربچن کەسەکی بە هەموو شێوازەیەک پەیوەندی بە لەگەر هەموو بەرپرسەکان هەیە بڕۆ ئیتصالی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان بکە ئەم لە ئەندامێک لە ئەندامەکان لەوێ ئیتصالیان پێ بکە بزانە لە لیستی کوردی بگرە لە لیستی دەسەڵات و لە لیستی ئۆپۆزیسیۆن ئەندام پەرلەمان هەیە لە خواروی بە 500 دەنگیش بوویتە ئەندام پەرلەمان با ئیوانیش بێگومان غەڵەتە ئەمە خۆ کێشەکار ئەوە چاوپۆشی بۆی پێکاتە دوایی پێکاتەکان کۆتا بووە و لەگەر کۆتادا ژمارەیەکی دیاری کراو تۆ دەبی هەدبیتە پێویستی بە 1000 بە 12000 و 17000 دەنگ نەبووە ئەوە ناتوانن ئێوە ئەوتۆمەتەی بخەنە پاڵ ئێمە وەڵا ئێوە بە دوای لیستی ئێمە لەسەروی 5000 دەنجی هێنای برام لۆ بە 200 باش نزیکەی 2000 قسوور دەنگم هێناوە لە خولی ڕابردوو باشە بەس بەڕاستی موناخان خەڵک حەق خۆمانە بزانین کو لە چۆمان و شەقلاوەی کە تورکمانی دێنی ئەوم قادر ئێمە نوێنەری خەڵکی کوردستانی یان نوێنەری پێکاتە بە خۆت دەڵێ بەس دیفاع لە تورکمان دەکەم چۆن ئەدی خەڵکی ئەدی چۆن لە جنوب دەنگ بە کاندیدی کورد دەدرێت بەس چەندی هەیە بەس چەندی هەیە بڕۆ بزانە متابعەکە بزان بە چەندە کوردی فەیلی هەیە لەوێ موناخان کوردی فەیلی هەیە کوردی فەیلی نییە تەنها ئەوەی ئەمن دەڵێم لە جنوب لە لیستێکی کوردی بەداخەوە لە پەرلەمانی عێراق بە دەنجی جنوب دەنجی پێدراوە ئەندام پەرلەمانیش ئێستا ئێمە بۆ ڕەخنە پارتیش چەند پەرلەمانتاری عەرەبی هەیە دەزانین چۆمان تۆ چ جوانێگەن لە چۆمان تورکمان هەیە یان نە چۆن نازانی خۆ بەخۆم لە هیچ شارەزارم لە تاریخ شارەزارم بەخۆم دەچێتە دانیشتوی تورکمان لەوێن دەبی یاسایەکە دەیگوت یەک بازنە خۆ نەیدەگوت 4 بازنە بەس لە ناو زێرەڤانیەوە هەموو دەنگت کوینە ئەنی بەجددی زێرەمانی خۆ قابلە زێرەمانی هێزی حەج نییە زانم ئەزانم پلیسیای کوردستان نییە هێزێکی پێشمەرگەیە بەس چۆن توانی جەزبیان بکەیت تۆ لەسەر خاک و وڵات و نیشتمانەکەمان دەکاتن ئێستاش و لە ئایندەشدا ئێمە سوپاسی گوزەرانی هێزی فەرماندەی زێرەڤانی و پێشمەرگە و هێزەکانی ناخۆینە موناخان پرسیارەکەی هەڵمەجێڕەوە دەنگمان پێ بدەن تخوا کاک قادر نادر بە چ حەقەک تۆ ئەو لە یەکترازانەی دروست دەکەن لە نێوان پێکاتەکان و نان ئەوتۆمەتانە دروست مەکە ئەم پرسیارەکە زۆر ڕوونە ئەوە بینەر جێریەیە چۆن توانیت لە ناو هێزی چ خزمەتێکی هێزی زێرەڤانیت کردیە کە زێرەڤانی ئاوایان خەڵکی چۆمان و شەقلاوە لە کوێ هەموو مافەکانی هەر پرۆژەیەک بێتن پەیوەندی بە هێزی پێشمەرگە و بە هێزی زێرەڤانی بە هێزەکانی ناوخۆ بیتن ئێمە ئەدیلۆ مەسەلەن باشە ئەگەر سۆزی خۆیان ئێوە خۆتان دەتوانن پرسیارکەن لە هێزەکانی پێشمەرگە و زێرەڤانی باشە لۆ لە دەڤەری سەوز دەدەنگت نینە باشە ئێوە خۆتان بڕۆن پرسیارکەن بڵێن چی وای لێ کردووە ئێوە دەنگ بە مناقاوەتیتاندایە سەبەب لە چی دەگەڕێتەوە وەڵای ئەمن جارێک لەگەیەکەچیان قسەم بڕوا بکە موناخان نەکرد بۆ تو بۆ چەند کەسێک وتیان تعلیماتە بۆ ماندێ دەڵێن بڕۆ دەنگ بدەنە ئەوەی ئێخر چۆن دەتوانی باشە بەزێک پرسیارە لێ بکەم لۆ لە دەڤەری سەوز دوو پێشمەرگە دەنگت پێ نادا ئەو شخصی بینە سەر سۆشیال میدیا با بڵێ ئەمن بە تعلیمات کو دەوێری بێ بۆ بڵێ تو ئەنگلۆ لە بە چوری قەرار دەدەن کاکە مەجهول نییە نێ ئەتو سیستەمەکەی دەزانی خەڵک فەسڵ دەکرێت دەگیرێ کاکەوە هەرێمی کوردستان ئەو قوتسێتەی ئەو گەورەی هەرێمی کوردستانەوە وەتان لێکرد هەموو مەرکەزیەت لە دەست نامینێتن بەخوای خۆتان زەڕەن دەکەن بەخوای ئەو کوردستانە بە پێکەوە ژیان جوان بوو
او كردستان بمؤسسات كانوا منا خان ادي بما في مروف ازادي بير باش كمبيوتر ولا بيش ايباد ولا تخوا منا خان ليب قرب بسيار اللي بكم تخوا اذا فهموا ايه مشورنا هريني كردستان ايه ما ازاري دكشتين لبرامبر حكومه فيدرالي العراق كبابندي دستورية في المحكمة فيدرالي العراق برياري دردكاتن دستوري إذا صلاة كان خوي برياري دردكاتن ببيشي منا خان وارد دق سبكم أما تجورة والله تكبرا منا خان ما أوك هاوشان لقر هاوشاني إيما فرمو خبات بكان إيوة دفاع بكان إيوة مع عرقا بكان بوتشينا يسمبرا منا خان أوروبا داني شنو لسويد لجيقاي ساردو سرماو بامونا وعشيدة تانبه أتوقع السياسية وارد دق سبكري بقواي وازبينن بقواي أوادي كشمتو مارا لنا وهرمي كردستان سروق مسعود بارزاني نبيتن بقواي بيكاتكان زيقان لهرمي كردستان اجنامي نسن باشا بتخوايك جواب دمو منا خان او اتاكيد نية قصدا كريه اول دادات لهمو كورو كوبرا وكاني لهمو بيشوازي كان لقل ميوانا كانوا اولاتا ابو نابي بارتي مادام اوندا دخل دكاتن لسر بيك وجه من بارتي تاكسازي تركمانه ابرو بارتي اتو سلامش لبو من دنيري نا اذا تو فرقت سي لقى بارتي شي فرقت سي لقى بارتي شي كردستان باشا نازي شوتسكا دفاع دكا لبيك وجيان دفاع دكا لمانومان دفاع دكاتن ادي باشا دتخوا مزال ددي منا او اسلوب نيه تبكار ديني لا قفتقو اتباردك دي دو قفتقو لا بكري براسي وتاكيد نيه منا خان حق صفكي باشا باب السيارة كلي بكم لو ناسيا منطقي اشوجه كم زانت ظلم وزور شان كرايا زويان داجي كرايا شي ابو نري اشوري هب ولا برلمان فرقيتي تو دبي نري هموان بي نري هموان تونال بس لي بقرق صبكري اتوبا دوكسي بقسي دوكسي وهالمخلطين برام او حكومتها او دادقاها او برلمانها اگر راس دكاتره او كسا خلط مال وملكي داگیر کراوه دبابتی شکایت کاتن بو ناکاتن بو زمان درێژی دەکاتن قسەک ئەتەکێت خۆشە و شانە جوان نییە لەو کەسێک سیاسی بیتن مونا خان ئەتوم بازبینن لەو تەسەڕوفاتانە بەخوای زەرەر لە خۆتان دەگەینن ئەمن لە پێکاتەی تورکمانم دیفاع لە قەزیای هەرێم دەکەم کوڕێتو ئەتو لە پێکاتەی کوردی خەڵکی هەولێری ئەمن لە پێشی تو دیفاع لە قەزیای بکەم هاي خوا سلامتك منا أتستو مازال ددي خلق صبكا يا هرب خود قصدكي ايه من دفاع على قضية تامكم أستاتو قضية كردستان قضية كردنية وصا وازبينا كا قادر نادر برازيزم منا او ما ويا لقر او كاسانا برو لجوانيا لي ورقرا بخوا مناتوام ديداري وابكم وبلاوش كم ومنا خان اتو او اتاكيد نيا هرب خود قصدكي بوارنا هذا يك بسيار اللي بكري كومل قصد دوباره دكيوا شكاتو بزته هرشا لا بيماني من بكي هرشاني نما قفت قودك خو قابل متسمى باراستنم يا هزم يا بيماني امن لا بيناوي ما نوما فرمو اقر راس دوكي فرمو اقر راس دكي لسر محكمة فدرالي برو برنامج شبكة أتواني؟ دتوانم هیچ تقلای ما پیروزنی بس اتو مزال پیدراونی اگر رجع پی بدی اگر رجع تعملوا خوش كنوا بروابك برو لقى رئيس محكمة فدرالي قصة وكبلي بس حقك يا تجازة كرسي خلوش آخر أمنا محكمة فدرالي تنها كاري أويها دستورية يا نا دستورية حقي أويني تدخلي نو براستي باموش توازة مادة إضافة مادتي كبيكاتو برام منا خان دزاني تيا هي كانت بروسيك دكار دكاتن اگر اتو فعلا دتوي خمخوري كردستاني برو لقر او كسانه مقابله بكو جوانيا ورقرا رابوتسونيا ورقرا كبو خيانه بهرمي كردستان دكان بو ناهل اند امزراوه كان هرمي كردستان بارزراو بيتن بو ناهل مقدس ازاني تيا منا خان او نقاشه لقى تويجي استفاده نيه لبرا تو بخود نيه بس قصده كي بوارنا هذا يك بسيار اللي بكريه بسياري تشارد دقة رويك دقة مقسم نكرديا آخر أوقت أتكيتك نا بآخر صدق بالريوة يعني لنا وقصان ده بالريوة براسي جرينجا من عندك 2 ساعات
قصب كينابر من طبيعة مرين منيا سدي بغلط ما قال دي دارك تري جواب استاج دمي بس يك بسيار 20000 بيم قد منا خان دمي بسيار بكم رام دغري ليه ناقر اخر ابو بزدي اتك نوري حزبشي واني اي بابا نوري برلمانتارشي نوري او حزبي خود بين نوري تركمان اي كودا كريد بوار ندي روجنامه نسكيس بسيارك بس باخذ قصب كي يدري جي بي بدي لبروي برسياره كانت تنها تواشكاريه برسياره كانت او خلق بالرياض دا خوتو بالرياض نادي نا او خلق بالرياض دا اتو لابد نيه محاكميه او جيت بازا دقه برسياره كده فرق برسياره خلق كسمان دجي حقوقي تركمانين خلق همو رخني لو وسيلتان هي يك انغو باشكوي بارتي دا بيندرين لا همو هلويستكانتان هي زياكاريك تانيا دو لا تزيابونا من بيدرم هلويستي على ستيروري سرداش عثمان لهوليري بنمونه كي البرلمان دس الزندان يعني بعدين ساكت كرديا منا خان نا بسرينم بس بمبلي اي خليهم قربا بسيارة كلي بكم بس اي باشا هلوستي من لسرداش عثمان اواتا دادقا لايني بيواندي دارا خمن دادقاني مقابل اي تساردت اي لس الزندان يعني بعدين لو رجع ساكت نكرت آیا هلوستکی چیه و ایم رنز بریارکانی همیشه دادگاه دگرن یا سر ولی دادگاه 15 سال شوم بزی با یک دقیقه 15 سال مراندرا دو انقولو ثقتهم بخونيا مادام صدان يدرا وسط سلامت بيو ناكري او قفتقو بكريتنا امن بريم الف اتو بريم با منا عمل لها هوليري خينم دايا باب مشيدة أتو تذكر ديون دم زادة لسا من دا كيدري ورو هوليري عمل لها هوليري دا صال بمنا أوبوزيون بمنا سجادة مزارة ما كده أو مجاملة أولية بتيلة تقدر صلاة شي زوردار بوستيتو دجي أو خلقها جاري كخياناتي اللي ذكري خد ألف تويا دوب مناخان أتو لو ثقتان بخون يعني الدنيا خرادة مادام تخوايك دقة صدان هزار تركمان نالن هي باشا نالن صدر من جباري نالم چند هزار تركمان هي لهوليري حتى سيدي إحصائية كراوة اي باشا بس أمني تو دزانين بس مازال بدأ مش زبانين في الشركة بدأ تمام نالي وقت روجنامة نسان تقف قصاب كين بس شرطاو منيش ذكاري روجنامة نسان إيش مكرديا منيش بيض حتى إحصاء نكريتن لا تواني جباري كبدأ اي باشا زمن تو خلشي هوليري دزاني لهوليري صدان هزار لا اي باشا امنا ودي هدف ديان هزار ترك دنجام بيدا با انغو ناليش تخويك دقبا بها مكان بقى مناخان او قفتقو نابي من بيدلم هدفه بكينا بلا ترك ما ام بيدلم هدفه لتركيا دتواني جذبي ديان هزار دنگ بيني چندين برلمانتاريان هي تركا اي من نمونه لو دلم هتاف او بي تو اگر تو بو زيرفاني قراج من بك كا قادر امن لكردستان دجيم فرم برسيال لسا بيكاتك باش اما تقلوي بديان هزار وصدان هزار تركمان وآشوري وأرمنيا هاو كاد أتو بتواني جذبي زيرفاني بكي لو ناتواني جذبي كرد بكي ببيا دنگدر چی گشتی نکر بری ای ترکمان نه کرد چیش دنگت پیبدا و کو زیرفانی نالی زیرفانی دنجیان ده کردش دنجی دای تمن بس باشا بس 2000 دنگ زور كما اتو كسروك حزب شي واوهم كسب كبش شي لبر بزانا كاك قادر نادر اگر ايواش دبنا باريزري بكاتكان فعلا بيقمان ام دفاع لحقوق تركمان واشوري ده كان بزنك او حزباني كباشكو بارتي كم لو فروشيا اگر فعلا دتوي هاوكاري بكاتكان فرمو برو برسيار كان بليل لا شيء ظلمنا تركمان كرا مناخان اما قسم عنا كرديا صلاة برسيار كان بلين بزارن بوتي ريغتان بخوددن ببي باشا قرتني بيكات ايراو تاخذها بس بدهم كا قادر واش نبي فرمي بوتي ريغنا بس حقا شي وريغتان بخوتان ده لزيادة بيكات كان سوس كالتان تومر بس حقا شي وريغا بخوتان ده ككوتا كان نهيش بمينين
بس حقا شي ايوه لا بروي ازمونه خراب تام بشاندا لا برلمان بواضح له زراب دروكم يقرا لي دوانا كان بكاغ لقمان ورديمون وتبكاغ لقمان ايوه اول ده مفاوضات تاكل لقر بارتي سبارك لبا كرسي كوتا كان بوتي جرأت انا بو بين لقال ايما دابنش الراس توخو بيكا ودابنشين بزانين يكتين اجتماعي كردستان سيده ولا بارت لا بيكاتا كان برامبر بكرسي كوتا كان قلت والله ايما لقر بارت ديمقراطي كردستان دانش قلت غلط تان كردوا شو اوان خاوني اراده يمنينا اوان هاو بيمانا بس هي جیاوازیتان نبوو لەگە پارتی هیچ جیاوازیتان نەبوو هیچ کاتێک ئەنگۆ فەرقتان نەبووە لەگە پەرلەمانتارێکی پارتی عزیزم ئەگەر هەرێمی کوردستان دەپارێزن پارتی دیموکراتی کوردستان ئێمەش هەمان شت هەڵوێستمان هەیە ئەگەر دەمانێت موسەساتەکان وەکو خۆی بمینێ لە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستان ئێمەش هەمان ڕاو بۆ چونمان هەیە اگر دمانه پیشمرگه قهرمان که وقتی هیچ چیز اجتماعی به دیار کن امش همان بود چرمانه اگر دمانه اگر خیانت بکری باشه منا خان قینا کنه او شعرو بخشانه تخوای قوس یک قوس امش همان اگر بتوینه امش دست باشه کن لگل یعنی دبار روزه قل روزان داول اما بکسته ل پیتوانی مرکزیتی هرمی کردستان بیتیم بیگمان امش لگل یعنی باشه منا خان تخوای قوس پاراستنی نیشتیمانێک بەوەی نابیتن هەر ئەو شعار و دروشمانە بگوتری بەڵکو بەوەش دەکرێتن کاتێک مافی مرۆڤ دەپارێزرێ ئازادی بیرڕا دەبی عەدالەتی ڕاوەستە با پرسیارەکەت لێ بکەم سەلامەت بی با پرسیارەکەت بکەم لە هەموو دنیا کە سیستەمەکان دەپارێزرێ بە دیموکراسی دەپارێزرێ بە دروشمدان ناپارێزرێ بە مافی مرۆڤ دەپارێزرێ بە عەدالەتی کۆمەڵایەتی ئەو خەڵکە دێتە ئەوروپای لەبەرەوەی ئەو شتانەی تێدایە لەو نیشتیمانەی تو ئەو شتە نییە لە ئەلف لۆیای تۆ کەی ڕۆژێک لە ڕۆژانە سەر ئەو چەمکانە ڕۆژێک هەستایەوە بڵێ بابە لە هەولێرێ خەڵک لە برسان دەمری وایە خەڵک تیرۆر دەکرێت خەڵک دەگیرێ خەڵک شوون بزر دەکرێت تۆ کە قسەت نەبی ئەوەمانەوە نیە نیشتیمان پەروەری ئەمە نیشتیمان پەروەرم وڵام لە منەوە یەک بەنسبەت موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستان کە پێویستیان بەو مافێکی ڕەوای سروشتی خۆیانن ئێمەش لەگەڵدابێن بەڵام چێوەی لێ کرد چێ بووە سەبەب و هۆکار هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان ڕادستی بەغدا بکرێتن ئەجا با بەخۆ ئەوڕۆ نییە و 33 ساڵ ئەو دزی و تاڵانیە هەیە هەرێمی کوردستان لە بندەستی دەسەڵات هەرێمی کوردستان نەبیتە فەرموو بەغدا فەرمووە چەندی مانگە ئەوڕۆ ئابووری سەر بە خۆتان نەبوو منە ئەوە دەسەڵاتی هەرێمی کوردستانە کە لە دەستوری مادە 121 دیاری کراوە دەسەڵاتەکانی تخوا ئەوە کەی هەرێمەکە حکوومەتێکی مرکزی بڵێتن لیستم بۆ بنێرە بە مەرجێک لیستەکەش عەرەبی بیتن وەگەر ناوەکی کوردی تێدا بیتن دەیگەڕێنمەوە ئەوە کوا مرکزیت ئەوە کا وەحدەی ئاراده عێراق منا خان تخوای قەوس کوورە کاکە من و توش باش دەزانین دەیانەوێ هەرێمی کوردستان لاواز بکەن دەیانەوێ قەوارەکەی لە ناو ببەن دەیانەوێ ئەو دەستکەوتەی هەیە منا خان لە بۆ مێ پرسیارێک لێ بکەمەوە قادر خۆتمان دیمەکە برا ئەو وەزع ئەوە هاتیە ئینشاءالله بەسەر کەوتوانە کۆتایی دێتە باشە خەڵکزاردە من و تو دووبارە قسەی لێ دەکەین هەنگاوی تازە ئینشاءالله باشە منە خانەنگۆ لۆندە خەمی کورسیتانە خەمی ئەوەتان نیە حقوقی تورکمان چییە حقوق چییە بەزیمە دەتاری حقوقی تورکمان بەدەست بێنین غێر لەوێ سۆر دەکەیت تۆ نوێنەرایەتی دەبیتە لە پەرلەمان ئێگەر ئیش بکەیت لە ناو خەڵک هەڵت دەبژێری لە قسەی تو جێڕادەگریتن ڕۆژە غێرە تو دەستی داواکاری مافەکانی خۆت دەکەیت بۆ دزانی بەس خەبات پەرلەمانە لەخوا بە زیادبی لە زیاتی یەک کورسی چەند کورسیشمان هیچ پێویستمان پێ نییە بەڵام ئێمە پێویستمان بە نوێنەرایەتی کردنە بەس منە خان پەرلەمان مینبەرێک لە مینبەرەکانی دیفاع لە حقوقە نەکەم شتەکە نەکەم شتەکە وایەنە تۆ دەتوانانی لە سەد زادە بکەی لە ڕاگەیاندن بکەی لە خەباتی جەماوەری بکەی لە قانون بکەی بەس ئەنگۆ بەس خەمی کورسیەکانتانە خەمی ناو پەرلەمان تەنها شۆرەتمان وەرنەگرتیەوە بڵێن نوێندێتەوەی خۆمان با دوو جەولە لە پەرلەمان نەبن بڕۆ لە دەرێ لە سەد زادە لە میدیا بڕۆ دیفاع لە حقوقی تورکمان بکەن بەس بە هەر حاڵ باشە مناخ ئەمە دیفاع لە حقوقی تورکمان دەکەن کە غەدریان لێ دەکرێت بەس نەک لە کورسی وهیواداری
دەڵێن ئەو بیر و بۆچوونەت بەرامبەر دژایەتیکردنی هەرێمی کوردستان کۆتایی بێتن ئەمە دژی دەکەین ئەگەر بەرنامەیەکی سوور و پڕ لەسەر پێکاتەکان لەگەر ئەو باڵا دەستانە بیکەی تاکو بزانین بە چه هۆکارێک ئەوان توانیان کورسی کۆتاکان لەناو بن. باشە مناخان ئەمە دژی هەرێم نین، ئەمە دژی سیستەمە سوڵتەین، ئەو سیستەما کە استبدادیە کە ئەلف لە خەڵک هەموو لە دەستی بێزارە. ئەمە خۆمان پێ نیشتیمان پەروەرە لەبەر ئەوەی دەمانەوێت نیشتیمانەکەمان جوان بینەک ئەو نیشتیمانە بنەماڵەیی چەتەگەری نایەکسانی دیتن بۆیە مزادەی ئەو بە ئێمە مەکەن ئەمە دژی هەرێمی پەرلەمانی هەڵبژاردننی خۆی ئەنجام دەدا. لەوێ بڕۆ کورسی بینن بڕۆ ئیش بکەن ئەگەر ئەنگۆ ئیشتان و خەڵک کردی خەڵک دەنگتان پێدەدا وایە نا باشە باشە بە هیوای ئەوەی بتوانن بە دەنجی خەڵک بگەنێ واز بینن لەو کۆتاکان ئەو کات کەس ناتوانێت وایە نیە ئەوە مەدان و هەولێر گوتنی ئەوە مەدان و ئەوە قەیتان باشە دەی کاتە چ خۆش سپاس موناخان سەرچاو.